هەلو واشنگتن بەرنمەیەکە کۆپشکا کوردی یا دەنگی ئەمریکا بەڵاو دەکات. بینەران و جۆگرانی عزیز ئەم کاتتان باش کاتی بەرنمەی هەڵە واشنگتنە کە تایبەتە بە پێشهاتەکانی عێراق و مەسلەی کوردی لەو وڵاتە. پاش ڕووداوەکانی شەوی نۆ لە سەردەی ئەم مانگەی شاری مووسڵ هەرەسێنانی لەشکری عێراق و دەستداگرتنی کۆمەڵی ناسراو بە دەوڵەتی ئیسلام لە عێراق و شام واتە داعش بەسەر ئەو شارەدا و پاشان کۆتڕۆلکردنی ناوچەی دیکەی زۆرینەی سونە، عێراق وەک شارەزایان دەڵێن کەوتە قۆناغەکی نوێوە کە ئاستەمە جارێکی دیکە بەرەو دواوە بگەڕێتەوە. سەرڕای ئەوەی حکوومەتی سەرۆک وەزیر نوری مالیکی باس لە بەرەو پێشەوە چوونی لەشکری خۆی دەکات. ئەم ناسەقامگیریە لەگەڵ ئەو بۆشایەی لەشکری عێراق لە زۆربەی ناوچە دابڕاوەکان دروستی کرد وهای لە هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان کرد لەو ناوچانە بڵاو ببنەوە و وەک ئەمرێکی واقع بگەڕێنەوە سەر هەرێم. لە ئێستادا نەک هەر تەنها کەسانی کورد بەڵکو و شارەزانی هەرێمی و نێودەوڵەتیش باس لە شیانی سربەخۆیی بوونی هەرێمی کوردستانی عێراق دەکەن. پرسیار لێرەدا ئەوەیە ئایا هەرێمی کوردستانی عێراق لە توانایدایە ئەمڕۆ سربەخۆ بێت؟ وڵاتانی ناوچەکە چ هەڵوێستێکیان دەبێت ئەگەر بێت و ئەم دەوڵەتە ڕابگەیەندرێت؟ کۆمەڵی نێودەوڵەتی ئامادە دەبێت وەک وڵاتێکی سربەخۆ دانی پیابنێت؟ ئەم پرسیارە و زۆری دیکەش لەم بەرنمەیەی هەڵە واشنگتن لە بەشی کوردی دەنجی ئەمریکا میوانەکان هەڵی دەسەنجێنن کە ئەم بەڕێزانن. شوان داودی ڕۆژنامەوان و شارەزای کاروباری سیاسی هەرێمی کوردستانی عێراق و عێراقیش بەگشتی، محەممەد علی یاسین ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق و گوتەبێژی فراکسیۆنی زەرد لە پەرلەمان، هەروە دکتۆر هۆشمەند علی مێژووناس و شارەزای کاروباری سیاسی ڕۆژهەڵاتی نێوەڕاست کە بەڕێگای سکایپەوە لە ویلایەتی مینەسۆتاوە بەشداری دەکات. منیش حەیدەکەریم بەڕێوەی دەبم. ئازان ئێستا هەر سێ میوان ئامادەن. سەرەتا کاک محەممەد زۆر سپاس دەکەین بۆ بەشداریت لەم بەرنمەیە. سڵاو واشنگتن، سپاس بووە. دکتۆر هۆشمان زۆر سپاس بۆ بەشداریت لەم بەرنمەیە و بزانم بە ڕێگای سکایپەوە لەگەڵ تۆ پەیوەندیمان هەیە. زۆر سپاس کاک شوان داودی، هەروە زۆر سپاس بۆ تۆش بۆ بەشداریت لەم بەرنمەیە. سپاس بۆیەوە و ڕێزم بۆ میوانەکان. سپاس. حەز دەکەم لە پێشدا باسەکی ئەوە بکەم کە ئەمڕۆکە گوایە سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق لە وتارشیدا لە پێشوازیکردنی یا لە کۆنفرانسێکی ڕۆژنەمانی لەگەڵ وەزیری دەرەوەی بەریتانیا باسی ئەوەی کردووە کە مەسەلەی مادەی یاخود مادەی 140 جێبەجێ کراوە و باسی ناکەنەوە. کاک محەممەد، تۆ وەک ئەندام پەرلەمانێک دەکرێت باسی ئەم بۆ چوونەی سەرۆکی هەرێم بکەی؟ ئایا هەموو لایەک لەسەر ئەمە ڕێکن یا ئەمە هەر یەک لایەنیە لایەنی کوردی ئەم بڕیارەی داوە؟ سڵاو هەواڵان، ئەواگو چێ بووی پشتی ڕوویدانن نەهێ vێمەهێ لە عێراقێ واقعەکی نی لە ڤی وڵاتی بەرچاوێت مەتیەتن کو ئەو ژی ئەوە کو عێراق ئێدی بیڕەنگێ کو پرومیس تات ندان ویرانگی کو سوز تات ندان بگ و بمینیتن یا و دیاره کو یا برف وقت یانه چیتن و اف واقعی کو پشتی نه و مانگی چه بوی واقع عراقی ویدمی گله فرقش واقع بریدینگ ابجا ابروجی چه بوی بردامی وان پیش هاتن وان روژا کو ابروجی وزیر دربه بریتانیا ذربو ویلیام هیگ کو بگ و پرس کنفرانس داگل جناب سروکی هرم کردستان پرس کنفرانس پیش کشیدی او جناب سروکی بجیتن هلبت ویا هرم کردستانش سالا نوتو دوی تام خود دفاکتو دا شیعه سربخوی خوب کاری دیدن و کشتگی نینی سربخوی هرم کردستان بابت دورن وقتیایی هرمه کد بوجه پرسیارا پاراستون وان مروان اوید کلویر جین پاراستون وان دوران کو دورن کردستانیا به دیتنامه ارجا بود جیگرنا فراغ امنی ام چوی نویره و
برسوا هزن کردی و دستالات سیاسی کردی جی رون آشکرا که او هز ویره ناوگرین لسبارت به یاسایی بون یا دستوری بون و پرسته ریفراندوم اک بید ویا کل جهی وان جها به تکرن لیت همان دم دانجی بابت دیپاکتو انکو امر الواقع امش بیر نکن عراق که نهو چارنویسه برای جدازدانا لجیتیمیسی انکو شرعیت چیتن جدازدانا استاتوسا سوورنتی انکو سیادت چیتن بەڵێ کاک شوان جۆ لێبوو کاک محەممەد باسی ڕفراندۆمی کرد دەکرێت باسی ئەومە کوت وەکو ڕۆژنامەوانێک وەکو شارەزایەک وەکو کەسایەتێکی سیاسی دەکرێت باسی ئەومان بۆ بکەی ئایا هەرێمی کوردستان چه ئامادەکاریەکی کردووە ئەگەر بێت و مەسلەی ڕفراندۆم بێتەکایەوە بوو یا ڕووبداتن بۆ مەسلەی مادەی 140 یا ئەو ناوچانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان بگەڕنەوە سەر هەرێمی کوردستان من پێم وایە قسەکەی بەڕێز بارزانی ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی دقیق بوو کاڵێ ترپێز بۆ ناکە باسی مادەی 140 بکەین چکە ئێمە تازە لە دۆرێک لە ڕیفراندۆیەوە دەرچووینە یعنی ئێمە لە ماوەی کەمتر لە 2 مانگە هەڵبژاردنێکی سەرتاسەری عێراق کراوە لەو ناوچانەی کە بە ناوچەی جێناکۆک و دابڕا و دائەمرێن و کە ئێمە قسەمان لەسەری هەیە کورد زۆرینەی زۆری دەنگەکانی بەدەستهێناوە لە خانەقینەوە تا کەرکووک و تا مەخمور و تا شنگال هەموو دەنگانە کورد بەدەستی هێناوە ئەمە خۆی جۆرێکە لە ئستیفتا یعنی ئێمە شەرعیەتی سندوقەکانی دەنگدانمان هەیە پێش ئەوەی کە حاڵەتی مووسڵ ڕوو بدا لە دوایەوەش کە وەزعی مووسڵ و شکانی تێکشکانی سوپای عێراق لەو ناوچانە و دەست بە سەراگرتنی و ناوچانە لەلایەن هێزە سونیەکانەوە واقعەیەکی تازەی دروست کردووە لە عێراقا بەم واقعە تازەیە ئەم ناوچانە بە هەردوو لۆژیک بە لۆژیکی هێز و بە هێزی لۆژیکش ئەم ناوچانە کەوتەوە دەستی کوردستانی دایک بە هێزی لۆژیک ئێمە شەرعیەتی سندوقەکانی دەنگدانمان هەیە و بە لۆژیکی هێزش لە دوای کشانەوەی سوپای عێراق لەم ناوچانە پێشمەرگە توانێت ئەو بۆشایانە پڕ بکاتەوە پێشمەرگە و هێزی کوردی تاقەهێزن لەم ناوچانە واتە بە هێز و بە سندوقی دەنگدانش ئەم ناوچانە ئێستا لەژێر ڕکێفی هەرێمی کوردستان و هێزە کوردیەکان و شەقامی کوردیدایە بۆیە تر من خۆم لەگەڵەوەیان ئێمە قسە لە قۆناغی دوای 140 بکەین کە پێم وایە 140 لەسەر عەرزی واقع جێبەجێ کراوە و بێن لە قۆناغەکانی ئایندا چۆن هەنگاوانیان قسە لەسەرەوە بکەین. بەڵێ دکتۆر هۆشمەند جۆ لێبوو کاک محەممەد و هەروە کاک شوان داودی باسی ئەم مەسەلەی جێبەجێکردنی مادەی 140 ئەو شوێنانە کە گیراوەترەوە جێبەجێ بەوەی تر پێویست ناکە باسی لێوە بکەن تۆ وەکو شارەزایە وەکو مێژووناسێک وەکو شارەزایکی خۆراڵاتی نێوەڕاستکە لە ئەمریکا ئەژی و ئەو شتانە بینی بۆ چوونی تۆ ئایا پشتیوانی کۆمەڵگای نوێنێتەوەی بۆ ئەم مەسەلەیە چۆنە کە بەو شێوەیە کە کورد داوا دەکاتن و هەروەهاش لایەنی کوردی خۆشن ئایا چەند یەکگرتوون لەسەر مەسەلەیە بەڵێ زۆر سپاس بێگومان کاک حەیدەر ئێمە دەبێ ئەوە چاو بکەین ئەو هەڵوو مەرجەی کە ئەمڕۆکە لە عێراق هاتە پێشەوە ئەو دەرفەتەی کە جارێکی دیکە بۆ کورد دروست بوویتەوە هاتەوە پێش زۆر جیاوازە لە دەرفەتەکانی پێشوو لە هەڵومەرجەکانی پێشوو ئێمە لە ناوخۆی عێراق وەکو کورد لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کە حکومەتێکی خۆجێیی هەیە و پەرلەمانی هەیە و ئێستا کەس لە هەمووی گرنگتر ئەوەیە کە سربەخۆیی ئابووری خۆی هەیە و لەگەڵ ئەو بابەتانش کە باز دەکرێت ئەم لەو 1-2 ڕۆژەی ڕابردوو دادگای فیدرالی باڵای بەغدا بە ڕسمی ئەوەی ڕاست کردەوە کە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان شێوازە یاسایی هەیە و داواکاریەکانی وەزارەتی سامانە شروستیەکانی وەزارەتی نەوتی عێراق لەسەر ئەوە شکستی هێناکە ڕێگری بکە لە هەناردەکردن و فرۆشتنی نەوتی هەرێم بە شێوەیەکی سەربەخۆ کە ئەوە دەستکەوتێک و سەرکەوتنێکی دیکەی گەورەیە بەڵام ئێمە دەبی ئەوە ڕەچاو بکەین کە ئەو هەڵومەرجەی کە
لە ناوخۆ پێویستە و ئەو ئیرادەی لە ناوخۆ پێویستە و ئەو یەک دەنجی و یەکێتی و یەکگوتوێی لە ناوخۆ پێویستە من ئەوە بە شێوەیەکی تەواو نابینم بەداخەوە و پێم وایە درز و کەلەبەر هەیە لە بۆچوونەکان و لە خاڵە ناکۆکەکانی نێوانیان لەسەر مەسەلەی پرسی کەرکووک و لەسەر مەسەلەی پرسی هەناردەکردنی نەوتی کەرکووک و بەستنەوەی بە هێڵی نەوتی کوردستان بۆ هێڵی نەوتی جیهان لە ڕێگای تورکیاوە و بێجگە لەمەش ئەو هۆکارانەی کە لە ناوخۆ و ئەو ناکۆچیانە وای کردووە کە بێئومێدیەک دروست ببی بەسەر بەلایەنێک و بەسەر چەند گروپێکەوە کە پێیان وایە ئەو ناوخۆیە ئەفرۆکە دەبێتەوە هۆی لەمپەر لە بەردەم بەدیهێنانی ئەو ئاوات و ئەو خەونەی کە کورد چەند ساڵە خەباتی بۆ کردووە و شۆڕشی بۆ کردووە کە ئەوش دامەزرانی دەوڵەتی کوردیە لەسەر هەڵومەرجە نێودەوڵەتی و ئیقلیمیەکە ئەم پێم وایە و هەڵومەرجە نێودەوڵەتی و ئیقلیمیە زۆر جیاوازە لە ساڵانی پێشوو وەکو میوانە بەرەزەکانیش ئاماژەیان پێکرد بەتایبەتی کاکشوان کە ئاماژەی پێکرد کە هێزی پێشمەرگە ئەمڕۆکە وەکو هێزێک لە ناوچەکانی دوا سنووری کوردستان و بەشی هەرە زۆری ناوچەکانی کوردستانی مادەی 140 کە لە ژێر دەستی کوردستاندا لە ژێر دەستی هێزی پێشمەرگەدایە ئەمە وەکو هێزی لۆژیک و وەکو منطقی هێز تەسپێنراوە و پیادە کراوە و ئەو مامەڵەکردنە نێودەوڵەتی و مامەڵەکردنە هەرێمیەش کە باپشتێکی گرینگە بۆ مەسەلەی چارەنووسسازی بڕیاردان لە مەسەلەی دامەزرانی دەوڵەتی کوردی یاخود بڕیاری چارەنووس لە کوردستان ئەوەیە کە ئەمڕۆکە پەیوەندی هەرێمیەکە بە تایبەتی لەگەڵ تورکیا زۆر چۆتە پێشێ و تورکیا زیاتر لە هەموو وڵاتانی دیکە ئەمڕۆکە ئامادەیە کە ڕێز لە ئیرادەیە بگری ئەم پێم وایە بەهۆی هۆکارە ئابوووریەکەی و بەهۆی ئەو پەیوەندی ئابوووریەی کە دامەزراوە بۆ فرۆشتنی نەوتی کوردستان و لە هەمان کاتیشدا وڵاتانی ئەوروپی و بە تایبەتیش ئەمریکا ڕاستە هەڵوێستەکانیان ناڕوونە بە تایبەتی ئەمریکا هەڵوێستەکان زۆر ناڕوونە لەسەر مەسەلەی هەناردەکردنی نەوت و لەسەر مەسەلەی زۆر سپاس دکتۆرەکە بکرێتن کورتیکەوە لەبەرەوە خۆزانی سێ میوانن هەرچەندە بابەتەکە خەڵک قسە بکاتن ئەگە بکرێت بە کورتی تکایە کوتای بەڵام بە کورتی کەمەوە لە چەند جملەیەکدا هەمووی دەبەستێتەوە بە ئیرادەی خۆمان و ئیرادەی ناوخۆ کە ئیرادەیەکی بەهێز و یەکدەنگ و یەکگرتوو هەبی ئەم پێم وایە هەڵومەرجەکە لەبارە بەڵام پێویستی بەو ئیرادە بەهێز و ئەو ئیرادە یەکدەنگ و یەک ڕەنگە هەیە. بەڵێ کاک محەممەد جۆل لە قسەکانی دکتۆر هۆشمەند بوو من وا تێگەشتم کە هەڵوێستێکی یەکگرتووی ئەو تۆنیە لە نێو کورد خۆیدا بە تایبەتی لەسەر مەسەلەی با بڵێ مادەی 140 و هەروە کەرکووکیش تۆ وەک ئەندام پەرلەمانێکی هەرێمی کوردستانی عێراق و هەروە وتێبێژی فراکسیۆنی لیستی زەرد تێڕوانی چیە بەرامبەر بە قسەکانی دکتۆر هۆشمەند؟ دکتۆر هۆشمەند هەروەک هەر هاوڵاتیەک بە هەر کوردێکێدی بەخەمخۆریە خۆ دیفچوونە بی بابەتیتکەنەوە بابەتە بۆمە هەمیە وە بابەتی سەرنجێوە بمە دیفچوونێتکەین وەک هاوڵاتیت ئاسایی و ئەو کەسن ئەم کاری بەچی براستی ئێک هەڵویستی و ئێکدەنگیە کوردان بە تایبەتی ویدەمیدا گەلە گرنگیە خۆ هەیە وەکو پارتیە دموکراتە کوردستانی هەڵویستێمە ئاشکرا و ڕۆم بووە لەسەر ڤان پێشهاتان و هەروەسا ئەنداخوازە هەڵویستی هەمی ئەحزابن دیان سیاسیشی هەفکارن خۆشی سەرکردایەتیە کوردی سەرتاسەری ئەحزابان و ئەنداخوازە هەڵویستن ڕوون ئاشکراشمانەکەین کۆ خۆشحالی بە ئێک هەڵویستیەکە ئەشین بژمەتە تاڕادەیەکی هەیە ئەوەکو دیار بیتن لە میدیای کەوا هەندێک ئالیەن سیاسی هەڵویستەوان یێڕۆنە ئاشکرانیە بلا ئەم بە ڕەنگێکی دی بە تەفسیر بکەین ئەم بەلکی پێدوی بەڵافکردنا ڕۆڵە مینڤێرە تەوزیع ئەدوارێک بە عەربی پێشنێ درەدا دیارە سیاسەتکردنەدا بۆ هەندێک و ئەم بشین دێ قۆناغەدا سەرکەفتی سەرکەفین لەوانەیە هەندێک ئالیەن سیاسیین هەرێما کوردستانێ بە ڕەنگێکی دی بە سیناریۆیەکە دی بە هەڵویستێکی دی بۆ چوون و دیتنێکە دی بشکدار بن بێدا ئەوژی گەلێک نۆرمال و ئاشکرا لێ بدیتنا من ئەگەر ما وەکو کوردستانی وەکو سەرکردایەتیە سیاسی لە هەرێما کوردستانێ ئەپێنگ بابێت کو هاوێتی نەهاوێتن ئەگەر ئەم وانە گرنگیە وانە vê قۆناغێدا نەزانین دێ گەلێک زەرەرێک ئەمەڵم کەین جبەر کو ئەوە هاتیەکردن
ببرنامه هاتی کرن او هاتی کرن صح حد کشی دیفاکتو که کو سال مطلوبه تانه هو اب دیفاکتو یا بردام او ابرو او دبرن کردستانیان در و اداره حرمشی یتکت مجر کنترل اما دویدن ایک هاویستی به سیاست کارون آشکرا و هزو ایک دنگی بشین لسر و زال ببین. بەڵێ بینەران جۆگرانی عزیز ئەمە بەرنامە هەلە واشنگتنە تایبەتە بە پێشاتەکانی عێراق و مەسلەی کوردی لە وڵاتە ئایا هەرێمی کوردستانی عێراق لە توانایدا ئێمڕۆ سربەخۆ بێت وڵاتانی ناوچەکە چه هەڵوێستێکیان دەبێت ئەگەر بێت و ئەم دەوڵەتە ڕابگەیەندرێت کۆمەڵی نێودەوڵەتی ئامادە دەبێت وەک وڵاتێکی سربەخۆ دانی پێبێنێت ئەمە و چەند پرسیارێکی دیکەش میوانەکانمان لەم بەرنامەیە هەڵی دەسێنجێنی وڵامی دێنەوە ئەلبەتە میوانەکانیش ئەم بەڕێزانن شوان داودی ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی هەرێمی کوردستانی عێراق و ڕۆژهەڵاتی نێوەڕاست دکتۆر هۆشمەند عەلی مێژووناس و شارەزای کاروباری سیاسی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەڕێگای سکایپەوە بەشداریەکە هەروە کاک محەممەد عەلی یاسین ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق و گوتەبێژی فراکسیۆنی زەر لە پەرلەمانی هەرێمی کوردستان ئێوەش بتوانن بەم ژمارەیە تەلەفۆن پەیوەندی بکەن 001 202 619 3062 هەرچەند دەتوان لەسەر تەلەڤیزیۆنەکەش ئەو ژمارەیە ببینن. کاکشوان دێمەوە لای تۆ ئەو باسی جۆ لێبوو باسی ناکۆچی هەیە تا ڕادێک ناکۆچی هەیە لەلایەن لایەنە کوردەکان تۆ خۆت لە شاری کەرکووچی و لەوێشی ئەو ڕەوشابینی لایەنە کوردیەکان ئەو ناکۆچێک کە هەیەنە چەند قوڵە لەسەر ئەم مەسەلەی کەرکووک و لەسەر ناوچەکانی دیکەش. من پێم وایە گەورەی دۆزی کەرکووک و ئەم ناوچانە لە نەتیجەی نهاییە زاڵە بێ بەسەر هەموو ئەو ناکۆکی و ئەو جیاوازیانەی کە هەیە ئەوەی پێویستە بکرێت ئەمڕۆ پاراستنی یەکریزی نیشتیمانیە ئەوە زیاترە بێت ئەو هێزە باڵا دەستانە دڵنەوایی ئەو یەکریزیە بدەن جۆرێک لە دڵڕاوکێ دروست بوو لە دوای پێکێنانی ئیدارەی خۆشیەتی هەولێر کە پارتی دیموکراتی کوردستان بە تەنها بێگەڕانەوە بۆ لایەنەکانی تر ئیدارەکەی دروستەوە جۆرێک لە قەلەقی دروست کردووە لەلایەن شەقامی کوردی ئەوایە پارتی دیموکراتی کوردستان لەوە گەورەتر بێ کە لە زەبەنێکی وا ناسکدا کە هێزەکان پێویستیان بەوەیە زیاتر متمانە بە یەک بکەن و بە یەکدەنگ و یەکدەست بن ئەو ئیدارەیە لەگەڵ هەموو هێزەکانە پێک بهێنێ ئەمە جۆرێک لە قەلەقی دروست کردووە لە شەقامی کوردیا بەگشت بە تایبەت لە دوای دروستکردنی ئیدارە خۆشیەکەی هەولێرەوە و دیارە ئێمە لە هەرێمی کوردستانی عێراقا بە دەرنیمان لە هاوکێشە هەرێمایەتیەکان لە معادلاتی چی ناوخۆی کوردی چی ناوخۆی عێراقی چی هەرێمایەتی لە نێوان ئێران و تورکیا و وڵاتانی کەنداوە کە ئێمەش بەشێکی لەناو ئەو هاوکێشانە و ئەو هاوکێشانە زۆر جار تحکم بە ئاراستەکانەکەن ئەوەی ئەبینرێت ئەمڕۆ وەکو لە سەرەتای بەرنامەکە باسم کرد ئێمە کە کەرکووک و ناوچە دابڕایەکان کرۆکی دۆزی نەتەوەیی و نیشتیمانیمانە لە هەرێمی کوردستانی عێراقا ئەمڕۆ ئەم دۆزە بە هەردوو لۆژیک بە لۆژیکی هێز و بە هێزی لۆژیکش کەوتۆتە ژێر دەستی ئێمە پێویستمان بە پاراستنی ئەم شوێنانە و ئەم دەستکەوتە گەورانەیە ئەم دەستکەوتە گەورانە بەچی ئەپارێزرێ من پێم وایە لە سەرەتایەوەیە گەورەکان بەرپرسنتیایە هێزە گەورەکان بەرپرسن بۆ ئەوەی اطمئنان دڵنەوایی بدەنا هێزە بچووکەکان و هەمویان شەریک بکەنەوە لە چارەنووسی ئەم ناوچانە چووکە سەرکەوتنی هەمومانە و خوا نەخواستە لە دەستی بدەین هەمومان لە دەستی ئەدەین بۆیە پێویستە لەم کاتەیە ئێمە زۆر بە وریاییەوە کار لەسەر یەک ریزی نیشتیمانی بکەین و لێرەوە منداڵێکی تر داوا لە پارتی دیموکراتی کوردستانەکەم وەک هێزی براوەی یەکەم لە هەرێمی کوردستاندا و لە هەڵبژاردنە خۆجێیەکانی بە تایبەت شاری هەولێر کە زۆربەی هێزەکان شعاری ئەویان هەڵگرد بوو هەولێر بۆ هەمووان هەولێر پایتەختە بۆ هەمووان بێت ئەو هێزانە شەریک بکاتەوە لە دەسەڵاتە بۆ ئەوەی لێرە و لە شارەکانی و لە شوێنەکانی ترش بتوانێت
قیادەی وەزعەکە وەربگرێت بتوانێت دەوری هەبێ بتوانێت ڕۆڵ بە هەموو هێزێک و بە هەموو کەسایەتێک و بە هەموو دڵسۆزێک بدا کە خۆی بە خاوەنی وەزعەکە بزانێت. بەڵێ البته داوای لێبوردنتان لێکەمە ویلیام هێگ سەرۆکوەزیری بەریتانیا ئەمڕۆ لە هەرێمی کوردستانی عێراق بوو لەگەڵ سەرۆکی هەرێم کۆبۆ و پاشان کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیان سازدا پەیامنێرمان نوعمان فەرهادی لەوێ بوو راپۆرتێکی لەسەر ئامادە کردووە حەز دەکەم ئەم راپۆرتە 2 دقەیە تقریبان 2 دقەیە شتێکی وایە بڵاو بکەنێ و دێنەوە بەردەوام ببین لەسەر پرسیارەکانمان ئەگەر ماوەمان پێ بدەن زەحمەت نەبێ. دوای کۆبوونەوەکە کە لە شارۆچکەی پیرمان بەڕێوە چوو بارزانی و هێگڵ پرس کۆنفرانسێکیان بۆ ژمارەیەک لە میدیاکانی بیانی و ناوخۆیی و ڕێکخست سەردانێکی گرنگە و لە کاتێکی زۆر هەستیاردا نام دەدرێت بە دەرفەتێکی زۆر باشی بوو بۆ ئەوەی باسی ئەم وەزە تازەیە کە بەسەر عێراق و ناوچەکە داتوە بیکەین و بیرڕاز و گۆڕکەین زۆر بە دقت باسی ئەم وەزەمان کرد و بە خۆشحالیەوە توانم بڵێم کە دەرفەتێکی زۆر باش لە پێشە بۆ ئەوەی دوقوڵی پەیوەندیەکانی ئێمە بەرەو پێش بچی و هەوڵیش بدەین چۆن چارەسەری ئەم قەیرانە بکرێت کە ناوچەکە پێدا تێدەپەڕێت. I would like to thank the President for his hospitality and our very warm and productive discussions. جناب سەرۆک زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر خۆشحاڵم کەوالێر دەبم سپاس بۆ جناب سەرۆک بۆ ئەو میوانداری و پێشوازی گەرما و هەروە بۆ ئەو گفتوگۆ گەرم و بەرهەمێنێکەوە هەمان بوو بۆ باسکردنی قەیرانی ئەمڕۆکەوە لە عێراق هەیە. And we stand with you, rejecting the vile ideology and crimes. ئێمە لەگەڵتان دەبین بۆ ڕەتکردنەوەی ئەو ئایدۆلۆژیای شەریر و هەروە ئەو تاوانانەی کەوا ئێرهابیەکان دەیکەن هەر وەک دوێنێ لە بەغدا ڕوونم کردەوە لێرەش هەمان پێیان دەبێ پیشان بدەن کەوا پێویست بەوە دەکات حکوومەتێکی گشتگیری تازە دەست بەکار بێ بۆ ئەوەی بتوان بەیەکەوە کار بکەن بە جێبەجێکردنی ئەو بەرنامە و چارەساریانە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئاسایش و هەموو لایەکیش. We hope everyone, Shia, Sunni and Kurds will join in making that happen. هەروەها بە شێوەیەکەوە هەموو شیعە و سوننە و کورد بەیەکەوە کار بکات بۆ ئەوەی کە ئاسانتر بێت بۆ جیهان بتوانێت هاوکاریتان بکات تێمە پێشوازی لەو ڕاگەاندنەی دوێنێ دەکەین کەوا پەرلەمان داوای کرد دانیشتنی پەرلەمان لە یەکی هەفتە ئەنجام بدرێت و ئێمە هانی هەموو لایەنەکان دەدەین بۆ ئامادە بن تاوەکو بتوانن بەشدار بن و بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و سەرۆکی کۆمار و پرۆسەیەکی تازە پرۆسەیەک دەست پێ بکات بۆ پێکهێنانی حکوومەتێکی تازەی بنکە فراوان بە پێی بنەماکانی دەستور. لەبارەی مادە 140 دەستوری عێراق کە بە مادەی ناوچەکانی کوردستانی دەرەوەی هەرێم ناسراوە و تا ئێستا جێبەجێ نەکراوە سەرۆکی هەرێم مەسعود بارزانی گوتی ئەو مادەیە جێبەجێ کرا و چیتر باسی ناکەین وە گوتی 10 ساڵە چاوەڕوانی حکوومەتی عێراقمان کرد بۆ جێبەجێکردنی مادەی 140 بەڵام سوودی نەبوو و پێشتر هێزەکانی پۆلیس و سوپای عێراق کەرکووک و ناوچەکانی دەوروبەریان دەپاراست بەڵام پاش هێرشی چەکداران ئەو هێزانە پاشەکشایان کرد و بۆ ئەوەی ئەو ناوچانە نەکەونە دەست چەکدارانەوە لەلایەن هێزەکانی پێشمەرگە دەپارێزرێن هەروەک ئاماژەیەکیش بۆمانەوە و نەکشانەوەی هێزی پێشمەرگە لەو ناوچانە بارزانی گوتی مادەی 140 جێبەجێ کرا و چیتر باسی ناکەین. عمەر فەرهادی دەنجی ئەمریکا هەولێر. دکتۆر هۆشمەند دێمە لای تۆ باسی ئەم مەسلەیە بکەین بەڵام بەر لەوەی باسی بکەی پەیوەندێکمان لە سلێمانیەوە هەیە کە زۆر دیارە بەپەلەیە نەوەک پەیوەندەکەی بپچڕێ ئەویش لارە عەلی لە سلێمانیەوە لە پەیوەندیدایە ئەم کاتەوە باشتر کاک حەیدەر بۆ تۆ بۆ جەناب تۆ بۆ دکتۆر هۆشمەند و کاک محەممەد عەلی سێ پرسیارم هەیە سێ پرسیار بەڵێ فەرموو هیوادارم دکتۆر هۆشمەند جواب بداتەوە. یەکەمین پرسیار ڕاگەیاندنی سەربەخۆی کوردستان ژمارە فاکتەری پێویستە و ئامادەکاری ئەوێت تەڵعاان ئایا لە ئێستا ئەو فاکتەرانە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی سەربازیەوە هەیە. دومین پرسیارم ماڵی کورد لە ئێستا یەک خراوە ولاانە سیاسیەکان سەر بە هەموو پارتەکان توانیانە یەک دەنگ و یەک خەڵوێز بن بەرامبەر هەر مەترسێک سەر بە هەرێمی کوردستان چ ئەو مەترسێدا عەش بێ یا سوپای عێراق بێ. پرسیاری سێمم ئایا پاڵپشتی هەرێمبوون یا سەربەخۆی کوردستان هەیە چ ئەو پاڵپشتیە جیهانی بێ یا هەرێمی بێ ئەگەر هەیە لە چ ئاستێکایە.
زۆر سپاس لارە خانم زۆر سپاس دەکەین سپاس ئەلبەتە پرسیارەکان داباشەکەم بەس هەر سێمەوان بەڵام سەرەتا دکتۆر هۆشمەند جۆ لە راپۆرتەکەی عومەر فەرهادی بوو هەندێک کەس دەڵێن هاتنی ئەم کاربەدەستانە ئەمە بوو چی وەزیری دەرەوەی ئەمریکا بوو کە هاتن بۆ هەرێمی کوردستان هەنێ دەڵێن ئەوانە بۆ ڕازیکردنی کوردە بەوەی بەشداری حکوومەتی ناوەندی بکە یارمەتیدان بۆ حکوومەتی ناوەندی بۆ لە دژی داعش هەندێکی کەش دەڵێن بۆ ئەوەیە لە ئیستادا واز لە مەسلەی جیابوونەوە یا ڕاگەاندنی سربەخۆی بێنن تۆ وەکو مێژووناسێک بە بۆچوونی تۆ هەڵوێستی لایانی کوردی چییە بێ لەم مەسلەیە ئەگەر ئەوانە داوا بکەن ئایا کورد چی بکات لەم بارەیە خۆی ئەمەگە سیر بکەین لە دوای سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ عێراق و دواترش بۆ هەرێمی کوردستان و کۆبنەوەی لەگەڵ سەرکردە سیاسی کوردیەکان سەرۆکی هەرێم هەم خۆی ڕاستەوخۆ دوێنێ چوو بۆ شاری کەرکووک و هەمیش ڕاستەوخۆ وەفدێکی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی نردووە بۆ واشنگتن کە پێیان و دواوەڵامی کورد بگەینی بە کۆنگرێسی ئەمریکا کە دوایین بڕیاری کورد دوایە درابێ لەسەر ئەوەی کە ئەوە هەڵوێست دوایینی کوردە لەسەر مەسەلەی پێگەینانەوەی حکوومەتی عێراق لە ئایندەدا و ئەماگە سیر بکەین هەوڵەکانی ئەمریکا و بەتایبەتیش دواتریش چوونی وەزیری دەرەوەی بەریتانیا بۆ عێراق و کوردستان جەخت لەوە دەکەنەوە کە پێداگیری دەکەن عێراق بە یەک پارچەیی بمینێتەوە و کورد و سونە و شیعە بە هەمان 10 ساڵ و 11 ساڵی پێش ئێستا و بە هەمان سیناەکانی 2003 حکوومەتێکی بنکە فراوانی نیشتیمانی پێک بێنەوە و کە لەسەری متفق ببنەوە بەڵام هەڵوێستی کورد ئەوەی کە دەبیندرێ ئەوەی لی دەخوێنمەوە ئەوەیە کە لە دوای نیگەرانیەکان لە دوای سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا سەرۆکی هەرێم چوو بۆ کەرکووک و دواتریش وەفدی نردووە بۆ واشنگتن و لە هەمان کاتدا ئەم کە لە بەردەمی وەزیری دەرەوەی بەریتانیا ئەوە دووپات دەکاتەوە کە مادەی 140 ئیدی تەواو جێبەجێ بوو جارێک دیکە ئێمە باسی ناکەینەوە خۆی وەکو لایانی ئاشکرا وەکو لایانی سیاسەتی دیاری ئەو وڵاتانە ئەوەیە کە هەوان هەوڵ دەدەن کورد بخەنەوە پاڵ حکوومەتی عێراقی جارێک دیکە بە شەراکەتێکی نیشتیمانی بەڵام ئەوەی کە دەیخوێنمەوە لە هەڵسوکەوتی سەرکردایەتی سیاسی کورد ئەوەیە کە ئامادەنین بچنەوە ژێرباڵی حکوومەتی عێراقی و مشارەکەکردنەوە لە پێکێنانەوەی حکوومەتی عێراقی ئەماش ڕەنگە لە دوای یەک تەمووزەوە زیاتر بۆمان بەدەر بکەوی کە سەرکردایەتی سیاسی کورد ئەگەر بەشدار نەبێت لە پێکۆبنەوەی پەرلەمان و پاشەک شەبکە لە حکوومەتی عێراقی بە یەکجارەشی دیارە ئەوە مادەی 140 تەواو جێبەجێ بووە و کورد سوودە لە سەداخوازی خواستەکانی خۆی و ئەو ئیرادە بەهێزەی کە چاوەڕوان دەکرێت و خواستمانە دیارە هاتۆتە دی و پشتی پێدەبەستێت. بەڵێ ئەچینە هەولێر هۆشمەند چاکوانی لە پەیوەنیدا کاک هۆشمەند ئەم کاتەوە باش ئەم کاتێوەش باش کاک حەیدەر زۆر سپاس فەرموو گیانە تێبینێک و پێشنیارەکەت بۆ میوانەکان لە ڕاستیدا من ڕەنگە ئەگەر ڕێگا بدەن من کۆمنتێکی خۆمم هەیە هەڵداتی دەستخۆشی بۆ جنابەوە بۆ میوانانی جنابیتەوە زۆر سپاس بە کورتی تکایە بۆ بیسترانی بەشی کوردی ڕادیۆ دەنگی ئەمریکا کاک حەیدەر لە ڕاستیدا ئەمە کە ئێستا ڕوویداوە ئەمە بەشێکی ترە لەو سناریۆیانەی کە لە عێراقدا دەگوزارێن و من وەکو ڕۆژنامە نووسێتمادە ئەمە بەشێکی ترە لەو دیفاچۆی کە بەر لە پرۆسی ئازادی عێراق لە سێپارێزیەکەی تری هەرێمی کوردستاندا هەبوو و دوجار سەرکردایەتی سیاسی کوردستان و بەشێکیش لە سەرکردەکانی ئەوتای عێراق کە هەوڵیاندا بۆ نووسینەوەی دەستور و ئەم ناوچانە ناونە ناوچەی کەشە لەسەر یاخود ناوچەی مادەی 140 بەڵام دوجار کورد چاوەڕوانێکی ئێزگار زۆری هەبوو حکوومەتی عراقی لە سەدەمی جعفەری و لە سەدەمی عەلاوی کە ئێستا خۆی بەدۆستی کورد دەزانێ و لە 2 ساڵی ویلایەتی مالیکیشدا هەنگاوێکی ئەوتوان لەنا کە جێگای ئومێد دڵخۆشی بێ بەبووچینە من سەرکردایەتی سیاسی کوردستان جێگە لەوەی کارێکی باشیان کە کاتی خۆی لە نووسینەوە دەستورا و پێداگیری خەڵکی بەهێز و باشیان دانا دوجار سەبرێکی ئەیوبیان هەبوو وەکو لە کوردەواری خۆماندا دەڵێن ئێستا کە ئەمە بناوی داعش هەر ناوێکی دەدەنبێ لیفاتوێ دروست بووە بە شێکتری خاکەکەی هەرێمی کوردستان کە بە سنووری مادەی 140 دانرابوو گەڕاوەتەوە یا بۆتە بەشێک لە خاکی ڕەفنی کوردستان و ئەو خاکە مێژوو و جوگرافیان ئیسپاتی دەکات کە ئەمە خاکێکی کوردستانیە و سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ کەرکووک دڵنەوایی و دنیای زۆری تێدایە بۆ پێکاتەکانی تری ڕەفن کە هاوشانی کورد لەوێ
ودوازار ئەمە ببوورە کاک حەیدەر بەڵێ من پێم وا بێ سەرکرداتی سیاسی ئێمە دەبێت لە ئێستادا لە ڕاستیدا و پێداگیری بکەن لەسەر هەڵوێستێکی ئێستا هیانە هێز پێشمەرگات جوڵە پێ نەکرد و نەیگەڕێنەوە و من ئەمڕۆ لە واڵەتی خۆمان لە پەیجەکەی خۆمان لە فەیسبوک ئەوم نووسیوە چەند مانگێک بەر لە ئێستا سەرۆکاتی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکرد بڕیارەکەی ناونا کە لەمە دوا بە ناوچەکانی ژێر مادەی 140 نەگوترێ ناوچەدا بڕاوەکان ناویان نرا ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بەبوو چوونی من ئەم ناوەش ئێستا هەڵبۆشێنرێتەوە تەواو ئەمانە بەشێکن لە هەرێمی کوردستان و خاکی ڕەسەن و ئەزەلی کوردستانین بۆیە بڕیارەکەی پێشووتری بەڕێز سەرۆکی هەرێم و سەرۆکاتی هەرێم هەڵبۆشێتەوە ئێستا ناوێکی تری لێ بندرێ ئەوە کۆمنتی من بوو ئەو ناوەش ناوێکی تر نەبێ بە غێری کوردستانی بوونیان زۆر سپاس کاک کۆشمەند کاک محەممەد ئەگە بکرێتن بە کورتی وەڵام بە لە بەرەوەی ماوەکەمان زۆر کەمە و هەروە دواییش کاک شوان ئەگەر زەحمە نەبێتن فەرموو کاک محەممەد بۆ چوونی خۆ لەسەر ئەمە و هە قسەکانی لارەش پێشتریش کە گوایە ڕاگەاندن دەوڵەتی کوردی ژمارەیەک فاکتەری دەوێتن ئەو فاکتەرانە ئامادەنیانە ئەگە بکرێ بە کورتی تکایە فەرموو پێشتر بابەتێ سربەخۆبوون هەرێما کوردستانی بابەتێک بوو و بەردەوام مەتەشتێن وێن ئێکجاری وڵاتێن دەوروبەرە دیار بوون جوانە تورکیا و ئیران لە نهۆ تورکیا و ئیران دوو مەهمترین وان وڵاتانێک و پێترین پەیوەندیە ئابووری لەگەڵ هەرێما کوردستانی هەیە و بۆ تورکیا جیرانێکە وەک هەرێما کوردستانێک و سەرکەفتنێکە ئابووریە باش دیال دەئینە gelek mufadara diğer ciran dik و belki neşetin piyasıyla ve serkeftin avuri peşkeş bidat bu her vakı ve İrancı bu aliye diverji mesela 1993 ve buna Çekoslovakya brangi bir açtı khas şid bir numune bu hende ku av زواج تعدایی ما بین عرب و کردان که از مسئله کانت و فرستی بنازشن لی نقدیه بزرشیا سالا به چندین سده نشیای نفیگذر بشین و پشتی دروزارستیشی گرک حالدان حت نکرن که فیگذرشیان بهت کرن کرد همی گفت او بینه که آلیه پوزیتیو میشده لی اوه نهاتی قدی کرن جا آلیین دین عراقی و همی گفت کرد بشکون حالتینه و نمونه جی به اف رفتارن کلگر کردان صاد نکرد و عالیه دیجی اگر کرد برنگی که جدا تعامل نکرد با العراق و وقت حریمه که سربخو نبا نها خدا نخواسته دا اوجی بیتا تشکل جبه حبرکیه خدا بیتا تشکل جبه نخوشی و نصفان گیریا نبگیشتی ما فکر سروشتی گلانه که سربخوی خو راکهینن و بهنده کو کرد بگم اول حریم کردستان بو برسدان لسیاره و خشکی کش سلیمانی تلفن کری حریم کردستان فاکترین سربخوبونه هنه جوانا سربخوی آبوری جوانا دامت زاندنا دولت کانه هوایی لوه حریمه جوانا زمان رسمی جوانا سقامگیری و جوانا سلماندنا و یکی کو وکو نمونه که باشا دموکراسی لدبرا شخص اوسط دبر و شرایط نوین شد بود کسانی که دیگر نمونه و دی ماهی که از بیجم بدونم همی فکر و همخور بین بوده و پشتوان بین و یکی که بریارا سیاسی حریم کردستان برجمندی کردان بگشتی و کردستانی حریم کردستان بسایب بەڵێ کاک شوان تۆ بۆ چونچێ لەسەر ئەمانە و هەروە مەسلەی ئەو فاکتەرانەی ئامادەن یا وەکو مەسلەی ئابووری و هەرچەندە خۆت زانی ماوەیە کە کێشە هەیە لە مەسلەی ئابووری و لەسەر موچە و ئەو شتانە لە هەرێمی کوردستان ئەگەر نەتوانی ئەم شتانە لە ئێستا دابەیم بکات چۆن نەتوانێت کە وڵاتێک بوو یا خۆی جیا کردەوە چۆن نەتوانی ئەمانە دابەیم بکاتن دەگە بکرێ تۆش بە کورتی تکایە من پێم وایە وڵاتی ئێمە هەنگاوی زۆر باش و گەورەی ناوە هەنگاوەکانش ئەگەر لەسەر خۆش بێ بەڵام هەنگاوی عملی بووە هەنگاوی پراکتیکی بووە بۆ ئەوەی بەرەو دەوڵەت بڕۆین بەڵام هەنگاوەکان پێم وایە هێشتان چەند هەنگاوێکی تر ماوە عێراق خۆی ئەو نەخشەی کە پێ ئەوترێ عێراق
تەنها بەرژەوەندی هەرێمایەتی هێشتێتەوە لە ناوخۆی عێراقا شتێک نەماوە ئەم پێکهاتانە بەیەک ببەستێتەوە تەنها ئەو بەرژەوەندی ئەقلیمیانە نەبێت کە ئەو خەریت دەولیانە نەبێت کە ئەو نەخشەیە ئەپارێزم یعنی لەسەر ئەرزی واقع عێراق دابەش بووە لە ناوخۆی عێراقا ئەم شەڕانەی ئەخیر و ڕاپەڕینی سونەکان و هێرشەکانی داعش و خۆی داعشە داعش کۆکردنەوەی هەموو هێزە سونیەکانە لەژێر چەتری داعشدا ئەم دابەشبوونەی کردە ئەمریکی واقع ناوچەیەکی فراوانی سنە نشین لە نێوان کورد و شیعەنشینی عێراقشا دروست دەکات هیچ شتێک نەماوە کە ئەم پێکهاتانە ببەسێتە یەکەوە ئەم پێکهاتانە نەکورد سقەی بە سنە هەیە نە سنە سقەی بە کورد هەیە نە شیعە متمانەی بە سنە هەیە نە سنە بە شیعە هیچ پێکهاتەیەک متمانەی بەوەکەی تر نەماوە متماتەی ئەبێ ئەو جیابوونەوەیەوە بە ئەمری واقع بێتە دیفاکتۆ ئەو ئێستا هەوڵەکانی کێری و ئەوەی ئەو ڕۆژەش ئەمڕۆ هاتەوە وەزیری دەرەوەی بریتانیا بۆ ئەوەی هەتی تۆنێ بێ حکوومەتێکی ناوەندی لە بەغدا پێک بهێنن ئەو حکوومەتە ناوەندیە من پێم وایە لەم مەرحەلەیە ئەکرێ پێک بهێنێ بەڵام بۆکو حکوومەتەکەی مالکی نابێ حکوومەتێکی جیاوازە بێ بە سێ دیفاکتۆی جیاوازەوە بە سێ ڕۆیای جیاوازەوە ئەم حکوومەتەش بۆ مەرحەلەیەک ئەڕوان لە دوایەوە دابەشبوونی عێراق چی وەکو سێ دەوڵەتی کۆنفیدراڵی لە ناو دەوڵەتێکە ئەمێنێتەوە چی جیابنەوە بە سێ دەوڵەت ئەوە مستەقبەلی عێراقا و پێم وایە هەنگاوەکان باش ڕۆیشتون زەمینە سازی باش کراوە وەکو لایەنی ئابووری وەکو لایەنی مهم ئێمە گرنگترین شتەوەی خاکمان بەدەستە خاک کە خاک و نەتەوەت هەبێ کە خاک و خەڵکت هەبێ فاکتەری بوون بە دەوڵەت ئاساییە بەڵێ ئەچینە هەولێر دوو جۆگری ترمان لەسەر خەتن کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە کاک عەبدوڕەحمان ئەم کاتە باش فەرموو تەنها دوو سێ دەقەمە ماوەتکایە بە کورتی والله خۆزگا زۆرتر ئوستاد اتفاق یعنی بەشداریم پێکرا باس چونکی ئەوەی ئەمن دەمویست بڵێم سێ دەقە نەبەشی من دەکات نەبەشی جۆگرەکەی تر دەکات بەڵام بە کورتی جنابتان دەزانن کورد لە مسەلەفی فەرمۆدا دەژی ئینگلیزیش مەسەلەکی جوانیان هەیە دەڵێ be yourself يعني اعتماد لسركيلك أتو إلا يكشت من لبرد زور بكرتي آياتك التوراتي دلي إسرائيل أرضك من النيل إلى الفرات والباقي للأكراد آياتك التوراتي أو أجر فراموشي ببخشي دنائما هستان جورج واشنطن كمانية ولايات المتحدة دروسكا وبريطانيا دركا تيودور هرتزلكش مانية للرزقاري نوي فيام نيربي شعاري يا يهود العالم يتحدوا إسرائيل دروسكا ولصوتوا دولة إسرائيل كان بنيتوا فلسطين زور سباس كاك عبد الرحمن طبعا هروت بلي زور سپاس ئەو بۆچوونەکەت گەیشت هیچ پرسیارێک تێ بە کورتیت کە وابزانم هەر ئەوەندە داوای لێبوردنەکەم کاک عەبدوڕەحمان هەر ئەوەندە ماوە هەیە زۆر سپاس کاک عەبدوڕەحمان هیچ ئامادەکاریەکی وا لە ئارادانیە ئەمن پشتی خۆمی پێ بڵێ ئەگە بۆ زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاک مصلح تۆشەکە بکرێت 20 سانیەک تێ فەرمووتکایە بەڵێ کاک حەیدەر خۆشی لە تەناوت و میوانەکان دەکەم کاک حەیدەر هەنگاوی زۆر باشنرایە هەتا ئێستا بۆ نمونە من زۆر باش بە بیرم دێتەوە کاتی خۆی کە ئاڵامان هەڵدا یعنی لە دەوروبەر و لە زۆر جێریکە ینی ئەویان دەکوت ینی کە نابیا شتە ئەو ئاڵایە و نابیەوە شتە هەڵ بدرێ ئێستاش هەلێکی زۆر باش لە بۆ کوردی ڕەختەوە ئومێدەوارم ینی پشتگیریش لێ بکرێ کاک حەیدەر نەوەکو مەسەلەن ئێستا نامەکەی پرێزیدنت ئۆباما دوێنێ کە داوای پارەی دەکات لە کۆنگرێس عەلا ئەساس 500 ملیۆن دینار لە بۆ معارەزەی سووری ینی بەڵێ زۆر سپاس کاک مصلح داوای ئەوەی دەکە و پشتگیری لێ دەکا ینی شتەکە پێم وابی ئەوە لە ئەوەی دەرچووە گەورە زۆر سپاس کاکە نسبەت ناوچەکانی تریش ئەوانەی کوردستان زۆر سپاس کاک مصلح زۆر سپاس دەکەم هەر ئەوەندە هەیە داوای لێبوردنەکەم دکتۆر هۆشمەند 30 سانیە دەدەمێکە تۆ وەڵامی بدەیەوە دکتۆر هۆشمەند تەنها 30 سانیە فەرمووتکایە وەڵامی کاک مستەحیان هەر دوا بۆچوونی خۆ لەسەر ئەم مەسەلەیە بە کورتی 30 سانیە دوا بۆچوون و هەم وەڵامێکیش بی بۆ ئەو بەڕێزەی کە لە سلێمانیەوە سێ پرسیارەکەی ئاراستە کردین بنەماکانی دروستبوونی دەوڵەت بەڵێ بوونیان هەیە بە هەندێک تێبینیەوە
و ئەو لایەنە ئابوووریە سەربەخۆیی کە پێشتر گرنگ بوو زۆر بۆ شادەمارێک بۆ دروست دەوڵەت ئەمڕۆکە بوونی هەیە بەڵام بە کۆمەڵێک تێبینیەوە و تەشجیع و پاڵپشتێکی زۆری نێودەوڵەتیش هەیە لەسەر مەسەلەی بڕیاردانی مافی چارەی خۆنووسین بەڵام ئومێدم وایە دوا پێیان ئەوەیە کە ڕووداوەکانی دوای یەکی تەمموز ئەم هەڵوێستانەی ئەمڕۆکە نەکەنەوە. زۆر سپاس کاک محەممەد 20 ثانیە بۆ تۆش بەر 20 ثانیە زیاتر نییە فەرموو. 20 ثانیەدا نەشم بێژم لێ ئەواز بێژم سنە ئەوە بوو باشە جانە زۆر سپاس دەکەم. کوردیژی ڕاگەهاندنە دەستگەهێن ڕاگەهاندنەیەن کوب زمانی کوردی سەرتاسەری جیهانی دواشین گرنگێکە باش بدەن. زۆر سپاس کاک محەممەد عەلی یاسین ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق و گوتەبێژی فراکسیۆنی زەر لە پەرلەمان هەروە دکتۆر هۆشمەند عەلی مێژووناس و شارەزای کاروباری سیاسی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ئەمریکا و کاک شوان داودی ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی هەرێم و عێراق زۆر سپاسان دەکەن بۆ باشداریتەنە هەروەها بە سڵاوی هاوکارم شوان ڕەشید خۆشم حەدێ کەریم داوای کاتەچی خۆشتان بۆ دەکەین ئێرە ئەم دەنجی ئەمریکایە بەشی کوردی.